بۆنێ ڕۆژی جیهانی شانۆ لقی کەرکووکی سەندیکای هونەرمەندانی کوردستان سەردانی چەند هونەرمەندێکی شانۆکارەکات و ڕێز لێنانیان پێشکەشەکات. هاوکارم ئاسو ئەحمەد لەو بارەوە زانیاری زیاتری لایە. سڵاوتان لێبێت بینەرانی کورسات نیوز. دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی شانۆیە لە جیهاندا لە پارێزگای کەرکووک. سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک هەستاوە بە بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بە ژمارەیەک شانۆکاری پارێزگای کەرکووک. بەڵام جیاواز لە ساڵانی ڕابردوو کە بەکار و چالاکی ئەم ڕۆژە بەرزڕادەگیرە، ئەمساڵ سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک خۆی سەردانی ماڵی شانۆکارەکان دەکات لە پارێزگای کەرکووک. ئەوەی دەبینن دیمەنی یەکێک لە شانۆکارەکانی کەرکووکە کە کاک محەممەدی شانۆیە لەلایەن سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک بڕوانامەی ڕێزلێنانی پێبەخشرا و چەپکە گوڵی پێشکەش کرا. دەبێت لەگەڵ مامۆستا مەریوان زەنگانە قسە بکەم بەرپرسی ناوەندی شانۆ لە سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک. سپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ پلانتان چییە؟ تانەوێت چی بۆ شانۆکاران بکەن لە ڕۆژی جیهانی شانۆدا؟ سەرەتا بە خێراتنی ئەم کەناڵە جواناکەم کە بەردەوام هەواڵە هونەریەکانی ڕاستەوخۆیانە ڕاستەوخۆ بۆ پەخشکردوین. دواتریش ئەمێ ئەم ڕۆژە پیرۆزکەم لە هەموو شانۆکارانی جیهان و بە تایبەت شانۆکارانی کوردستان و تایبەتریش شانۆکارانی شاری کەرکووک. هەڵبەت وەکو نەریتی هەموو ساڵ سەندیکاکان یاخود ئەو شوێنانی کە پێیبەستن بە کاری هونەری و بە بەڕێبردنی کاری هونەری یا تیپەکان هەڵەستن بە سازدانی مەراسیم بۆ ڕۆژی شانۆی جیهانی و وتاری جیهانی شانۆ ئەخوێنرێتەوە کە هەر ساڵەیەکێ لە کەڵە هونەرمەندەکان ئەینووسێتەوە. ئێمە ئەمساڵ لە سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک پێمان باش بوو ناوەندی شانۆکاران هەستێ بە ڕێزلێنان بۆ چەند شانۆکارێک لە شاری کەرکووک کە بەردەوام کاری هونەریان کردووە و ئەو ڕێزلێنانش لە بریەوەی لە مەراسیمێکە پێشکەش بە شانۆکار بکرێ. پێمان باش بوو خۆمان بچینە ماڵی ئەو هونەرمەندانە بەسەریان کەینەوە سەردانیان بکەین و ڕێزلێنانەکانیان بۆ بەرین. سپاس بۆ تۆ مامۆستا مەریوان زەنگانە. دەمێت لەگەڵ کاک محەممەدی شانۆ قسە بکەم کە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشا لە سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک. سپاس بۆ ئامادەبوونت. وەکو هونەرمەندێکی شانۆکار قسەتان چییە لەسەر ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی شانۆیە و دواتر لەسەر بەخشینی خەڵات بەیەوە؟ سوپاس بۆیەوە بەخێر بێن. سوپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات کە بە ماڵی هونەرمەندان دانراوە. ئەمیشە من پیرۆزبای ڕۆژی جیهانی شانۆ لە شانۆکارانی هەرێمی کوردستان بەگشتی و کەرکووک بە تایبەتی یەکەم. ڕۆژی جیهانی شانۆ بۆ ئێمە ڕۆژێکی تایبەت و دڵخوازمانە. ئەو ڕۆژێکەوە بە عشقەوە هەڵمان بژاردووە و هونەرێکمان هەڵبژاردووە کە لەلایەن خەڵکانی تاریکپەرستەوە هەمیشە دژایەتیە کرێت. بۆ ئێمە شانۆ جەنگە. ئێمە ئەو شانۆکارانی کە ئێستاکە بۆی بارودۆخی تایبەتی وڵاتەکەمانەوە پەردەکان دادراوەوە، بەڵام بەردەوام خەریکی خۆ ئامادەکردنین لەسەر پرسەکانی خۆشەویستی، نیشتیمان، جوانی، پێکۆژیان خەریکی ئامادەکردین بۆی بەردەوام لە هەر هەنوو ساتێ بێ وەک جەنگاوەرێ پەیامەکانی خۆمان بگەێنین. من سوپاسی سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی کەرکووک کە مامۆستا سیروع عومەر، مامۆستا مەریوان و ستافی سەندیکا کە هەستان بەم بەسەرکردنەوە جوان و قەشەنگە و ڕێزلێنانەیان پێمان بەخشی. ئەمە بۆ ئێمە میشەوە کە مۆڕاڵمان بەرز بێت و وزەوتینی بەردەوامیمان پێ ئەدات. ڕەنگە شتەکان کە من، بەڵام بۆ شانۆکار و کاینی شانۆکار هەمیشە پاڵپشتی معنەوی زۆر گرنگترە لە پاڵپشتی مادی. هەرچەند پاڵپشتی مادی بۆ ئێمە پێویستە، بەڵام ئەم معنەویەتەش کە لە پاڵ ئەو لەشکرە تاریکیکەوە دژایەتیمانە کرێت، ئەم پاڵپشتیە معنەویە زۆر ئیرادەمان بەرزەکاتەوە. ئەمالێکە مکڕ و تین و ڕکی زیاتری بەردەوامیمان پێبەخشێ بۆی لەسەر شانۆکان بە پێی خۆمانە بۆستین و ڕۆڵەکانمان ببینین و ئەمیشە بتوانین ئاملێتانە پرسیاری وجودی لە بوون و نەبوون بکەین و بدرەوشینەوە. زۆر سپاس بە تۆ کاک محەممەد. بەڵێ بینەرانی کورسات نیوز، ئەمێ باستەوە بکەم کە ئەمڕۆ 27 ئازار لە ساڵی 1960ەوە بە ڕۆژی جیهانی شانۆ ناسراوە لە جیهاندا. پارێزگای کەرکووکیش دەوڵەمەندە بە شانۆکاری باش، شانۆکاری لێهاتوو و ساڵانە فیستیڤاڵی شانۆیی لە کەرکووک بەڕێوە دەچێت. تاوەکو ئێستا 8 خولی فیستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک بەڕێوە چووە کە تایدا شانۆکارانی ئاستی وڵاتانی دراوسێ و تەنانەت شانۆکارانی جیهانیش هاتوون لە کەرکووک
بەشداریان کردو لەو فیستیڤالە شانۆیانی کە بەڕێوە چوونە.